اوه یا بسری ما تمانا قمی دایکا برای بو بگرابی اصلا زامن خدای آب نمبری گهربال نبری دهی او ترانتیلا امنی دات ناف اردگاه گوی قمی دژن بخور بدر کرن جوانه دا ترانتیلا را کشیدی ئەنفالی بارزانیەکان ئەو جینۆسایدەی پیاوەکانی کردە قوربانی و ژنەکانی کردنە پاڵەوان. ساڵی 1975 بوو. بارزانیەکان بە گەورە و بچووک بە ژن و منداڵ و پیاوەوە بە زیندویی مردنێکی کاتیان پێشاندرا. شەڕێکی دەرونی یەخەی پێگرت بوون وەک یەکەم هەنگاویش بۆ ئەو مردنە درێژخایانەی کە زۆربەیانی کردە قوربانی سروشت و جوگرافیایان لێسەندن لەناو سروشتی دڵڕفێنی دەورەدراو بە جوانیەکانی چیا و سەدان سەرچاوەی کانیەکانەوە بۆ خاکێکی وشکەڵات و خاکێک نامۆ بە مرۆڤی کورد ڕاگوێزران. گەشت و گوزاری لە شوێنێکی پڕ سروشت و چیا هینانە شوێنێک کە هەمووی سەحرا بوو هەمووی تۆزاوی بوو هەر بەخۆی ئەوە بەشێکە لە مردن لەوێن دەرماوەی 5 ساڵمانەوە پاشان لەوێ دیسان جارێک کە بردیانەوە گواسترانەوە لە بوو کۆمەڵگەی قودس و قادسیە لەوێ هەموو خەڵکەکە لەوێ نیشتەجێ کرا. لێرەوە چیرۆکە نەبراوەکەی ڕق لێبوونەوە لە کورد دەستی پێکردەوە بە جۆرێک پلان ڕێژکراو بوو دەبوایە ئەم جارەیان بەر لەوەی کوردەکان لەناو ببرێن لە جوگرافیا و سروشتەکەیان دوور بخرێنەوە بۆ ئەوەی هەست بکەن نە دۆستەکان بەهانایانەوە دەچن نە چیاکانیش لە پشتیانەوە دەمێننەوە. ئەحمەد عەزۆ ئەو کات تەمەنی 13 ساڵان بوو. خوددا دەرفەتێکی پێدا بژی و بەر ئەو شاڵاوەی ڕاگواستن نەکەوێت و ئەمڕۆ ئەحمەد لە تەمەنی سەرووی 50 ساڵیەوە وەک شایەت حاڵێک چیرۆکە ڕاستەقینەکان دەگێڕێتەوە. ئەمە لە جنوبیش 5 ساڵ زۆر بە سەختی ژیان لەوێ یعنی ژیانیمە لە جنوب زۆر 5 ساڵ زۆر بە سەخت بووە یعنی هاتەمە 5 ساڵ لەوێ هاتنەوە ژیانیمە زۆر بە سەخت بوو داوت 5 ساڵ هاتنەوێ لەوێ ئەو کارەسە ڕوویدا دواتریش ئەوە کارەسەدێک تەقریبا بنسبەت ما یعنی گیران تەنها 2 ساعت بوو بە وێرە بە حاکیمیشم گوتم بەس کارەسەدی پشتی ئەوەی زۆر گەورە بوو ئەنفال تەنها 2-3 ساعتێک بوو کوتای پێات بەڵام ئەوە کوتای نات 7 ساڵ درێژی خان ئەو ئافراتانە بێ کەس بێ ساحب هەموو منداڵی ساوا بێ کەهرەبا بێ ئاو دەچوونە ئاوێ لە دەوروبەرچی گوند لێیان دەرێت یعنی تەنەکەیان لێیان دەشکان تەنەکە. ئەوە لە ساڵی 75 بارزانیەکان ڕاگواستران لە بۆ جنوبی عێراق کە بەخۆشم لەوێ لە دایک بووم لە دیوانیە. لە ساڵی 1970 لە جنوبی عێراق پاش 5 ساڵ لەوێ ژیانێکی سەخت و دژوار هینانەوە کۆمەڵگا قودس و قادسیە و بەحرکە و حەریر و دیانە لەوێ نیشتەجێ کران. لە ساڵی 1983 لە 31 هەفت هەموو نێرینەی بارزانیەکان دەستەسەر کران و بردران و جینۆساید کران. لە ساڵی 2005 بەولاوە جەنازەکانیان لە ڕوفاتەکانیان لە بوسەیە هەمویان دۆزرانەوە هینانەوە لە بۆ بارزان هەتا 2014 قۆناغی سێمیش ئەگە بەبیرتان بێ پاڵ لە 31 هەفت هەندێکی شێ هینانەوە لێرە لەو گۆڕستانە هەمویان شاردە. لە ماڵی دایکە فاتیمەین ئەو ژنەی کە تراژیدیایە کردوێتی بە یەکێک لە پاڵەوانەکان و جێگەی باوک و برا و کوڕەکانی بۆ منداڵە شیرەخۆرەکانی ئەو کاتی گرتوتەوە. خدای من ماڵا خو بارکێ لە قوز دەپە ئاف نەبیدی دەبین پە زەحمەت بی خدای من ئێک خۆتە بە بن کەفشەی خۆ گرت سەیت هەریان ڤەگێڕن وتێنگە کێڤەچن وتە هنگۆ وێدەی هنگۆ پێچینەوە بنگی کودێ و حەقی ئاوێدان حەقی کەهرەبایدان حەقی ئەوێدان من گوتێ بابا بواتکەن بخۆتڕە خودی هەبلا من ئاف هەبیمانە چ ئاف نیاز بچکێت خۆ بخۆ پێچوو بخودێ من هەرتە بە ئێکتە بن کەفشەی خۆنم ئێتیش من تە بن کەفشەینە ئەچوو من نک ئەوەم گوتێ کوڕێم بکەن خاطرە خودێتە ڕوون پێڵامە بەدان دڵا بچی ئەس چ بکەم من پێچێنەوە بی ئەس چمە شۆڵێ دێمە بە چ ئاف نییە ئەس بچمە ئاوێ چ شۆڵی نیاز بکەم خدای هەتە کو ئەم بەردەوای گوت ئەمە زەهارن ئەم هەر سێک ماڵ بوو ئەس بیم خەدیجە باقی بی خەسی دەچێنیش بی. دەچینە گۆڕستان و مۆنۆمێنتی بارزانیە جینۆساید کراوەکان لەوێ بەڵکە و دۆکۆمنتەکان بە شێوازێکی مێژووی بۆمان باز دەکەن کە بارزانیەکان چیان بەسەر هاتووە. 12 کەسە هەمووی لە ناو گۆڕێکی بچووکدان هەمویان شەهید کراون
بە کۆمەڵ نێژراون ئەوەش ئەو جلوبەرگانەیە کە پاش ئەوەی کە شەهید کران و بە کۆمەڵ جلوبەرگەکانیان هێشتا ماون و ڕزینە بوون ئەوە لەگەر ئەوە گۆڕەکانی ئێسکەکانیان دەرهێنراون جلوبەرگیتوۆنە هێشتاوە خۆ هەڵ بەدۆی نەینۆینە دەرێ بەسێک جلوبەرگیتوە دێزۆنی کووە بە خەلکێک بۆرزۆنینە و هەمەیەت لێرە کۆمەڵیاتینە شەهید و جینوساید کرن ئەوەش دیسە سەرە کەلێتوانت بن ئاردەبەری و بینە دەرێ ڕسمێت لێگرتەی تازە بازنترین دیکومنتن ئەوە بوو مەحکەمە بەغدۆش گەلێک شوور ساعتەکردن لە دادگای باڵای تاوانەکان دوای ئەو هەموو نەهامەتی و تراژیدیایی بەسەر ماڵباتەکانی بارزاندا هات ئەوان شتێکیان نەماوە بیڵێن لەوە زیاتر کە دوعا دەکەن سەبەبکارانی ئەو جینۆسایدە بە حەقی خۆیان بگەن